جبال كردستان بالنسبة لي مليئة بالذكريات الكئيبة. في عام 1991 كان عمري 9 سنوات. كانت حينها نهاية حرب الخليج الأولى، وتمرد الأكراد أملاً في التحرر من سيطرة السلطات العراقية. كان على عائلة الفرار مع مليوني كردي آخرين من دبابات صدام حسين. لم ينقذنا إلا تدخل القوات الدولية. بعد 5 سنوات توفي والدي. كان قد حارب صدام حسين طوال سنوات عديدة، وقد رأيت الثمن الذي دفعه جسديا ومعنويا مقابل حلمه بكردستان حر. بالنسبة لي الهروب كان يبدو الخيار الوحيد. توجهت إلى بريطانيا حيث وصلت كلاجئ. هذا المكان وطني، يسمى الآن كردستان العراق. إنه تحت سيطرة كردية، وقد أصبح بدوره ملجأ، لكن للأكراد الفارين من إيران المجاورة. لإيران شتبنا آزادي بيان كخوان إيران آزادي بيان شتبنا آزادي بيان إيران هي ولا دروكن أجر أوقاتنا كأيام يجين نيكي يقدرنا في شكو بيون. آزادي قلم نبو هیچ نبو لإيران، ديكتاتوري بو أو نبو كمثلا حق بن بجن قسب كاتو معنا. هیچی ندا و هیچ شتێکیش کە خۆم بەدەستم هێناوە لێم گرتوویەتی. ئەوەزی بارودۆخ فرە کراوە، جوانەکان هەمویان بێکارن، یعنی کەس ناتوانێت لێرە زندگی بکات. گەرەکمە بڕۆمە حیزبی پێشمەرگایەتیەوە. إيران قرب الحدود مع كردستان العراق. مقاتلو البشمركة هؤلاء ذاهبون في مهمة سرية. إنهم أكراد إيرانيون ينتمون إلى منظمة تسمى كوملا. الحدود تخضع لحراسة شديدة، لذا فهم يبحثون عن معابر جديدة عبر الجبال، ويتوقعون عبور المزيد من الشباب الأكراد من إيران خلال الأيام القليلة المقبلة. بەس ئێمە لەم سەروبەندە کە وەکو ئەوەی کە بچین ڕێگای زیاتر بدۆزینەوە بۆ ئەوەی کەس بێنین، بزانین سنوورەکان هەروە خۆی ماوەتەوە، چونکە ئێران مدام سنوورەکان جێگەکان ئەڵغامی تیادانێ، کەشف هەڵەسێنن ئەو هەواپەیمایی بێسەرنشین یا لە هەلیکۆفتەرهایەکی ئیستیفادەکەن سنوورەکەت لێ ئەتەنن بە تایبەتی. هەموو شتانە بەڵێ کە ئەچیتە ناوخۆ هەموو سنوورانە پڕە لە ئەو پایەگانەی ئێران. هەموو ئەو شتانە ئەبێت تۆ لەو سنوورە بپەڕیتەوە، چیتە قوڵایی ناو خاکی کوردستان، چیتە ناو خەڵکی خۆت. هەموو ئەو شتانە مەترسی زۆرە لەسەرە تۆ ئەگەر پێت بزانن هێزی زۆرت بۆیەنن. تعتبر كوملا إحدى الجماعات اليسارية الكردية التي ظلت طويلا محظورة في إيران. خلال السبعينات انضمت إلى الثورة ضد الشاه. بعدها بوقت قصير أصدر آية الله الخميني فتوى ضد الجماعة، اعتبرهم فيها كفارا مناهضين للثورة، ومتهما إياهم بمحاولة عرقلة تقدم الإسلام. اليوم تقول كوملا إنها تناضل من أجل إيران ديمقراطية علمانية تعددية تضمن حقوق الأكراد والإيرانيين على حد سواء. لكن طهران لا تزال تتهمهم بأنهم جماعة انفصالية تسعى إلى تهديد الوحدة الترابية لإيران. ألو، شلوني زانا جان باشي وضع شلونه؟ هيمن هو رئيس قسم التوظيف في كوملا، وهو يقضي أيامه في مساعدة شباب أكراد إيرانيين وهم يحاولون عبور الحدود. باشا يجم زانا تو أمادي بو سوزي شو كبيد؟ لي زور باشا زانا خو خبر هي الريقة وشتا توزي ناخوش أتواني خو بياد الربي زور بكي أوانا أتواني؟ سلام إلى شاري مريوانا منم زانار رشيدي هاتوما تمريوان كيمشوا لمرز بفرموا. أي وضعيتي خلق شو نايس اللي إيران واقعنا والله بيكاري وشي وصفنا خلاص بيكاري وبيقولوا كلنا شد بس
کەس نییە پشتگیری شتەکان. دەی زۆر باشە زانە گیان بۆ سۆزی ئێوارە ئامادە بە سۆزی ئێوارە حتممە دەتێنین باشە؟ دەی باشە بەسەرشە. وەڵاو کوڕی هێژدە ساڵەیە پەسەوە تایسە دوو جاری تر هەوڵی داوە کە بێت وێرە لەسەر سنوورە تووشی کێشە بووە نەیتوانیوە خۆی بگەێنێتە ئێرە ئەلان یەک مانگە بکو زۆر یاوردە بە خاتری کۆرۆنا کە نەیەتوانی بێ یەک مانگە بکو پەیوەندیەکە کە بتوانێت بێت بۆ ئێرە. ئەوە ئیسەر ڕوو بە مەرز ڕێکەوتم جادە خراپ بوو مەرز دەسیا بوو هاتومەسە ناوشار گەرەکمە ئیمشە و دووبارە بڕۆمە بزان مەرز بازە بێت نەخۆشی نیکردنا زۆر یاوردە واقعان گرانیە زۆرمان بۆ هاتووە لە ئێران زندگی فرە سەخت بووە. زانە تۆ خۆت بزانە کام ڕێگەیان بە باشە زانی لەو ڕێگەوە حرەکەت بکە زانی چێژم خۆ با پەیوەندی و پێ بکات و شمارەکە و پێ دەم چۆ بۆ لای کەسێ باشیشە پێ معرف یەکەم کە بێ لەگەل یا بێم دیوە تووشی کێشەشتنەوەی باشە ئەڕۆین پێشمەرگایەتیەکەین و بە ئەڕۆین بۆ ئازادی خانەوادەمان هیچ مشکڵێکیان نییە و بە ئفتخارەوەچین و ئێمە خۆمان ئەو لێقە بە سەربەرزەزانین کە پێشمەرگایەتیەکەین بۆ خەڵکی وڵاتەکە ئەمیان شاری مەریوانە مەیان جەهات لە ڕاستیتەوێ لە ناو شەڕەکە بووم چەند 200 نەفر زیاتر لە مەریوان و شارانترە هەروان نیوەیان کوژیان و نیوەشیان بێسەر و شوێن لە ترزەوە خواگیان بەیانی تێن منەگرن لەولاوە ئەو نەولێدەن ئەو نەو شکەنجەتە دەن مەجبوری لە خۆت و بڵێ فڵانە کەسی شتێکمە بوو. في أواخر عام 2019 اجتاحت إيران مئات المظاهرات المناهضة للحكومة. في البداية كان الناس يحتجون على غلاء الغذاء والوقود، وبعد أن أسقطت إيران طائرة ركاب أوكرانية نزلوا مجددا إلى الشوارع. كومالا شجعت الاحتجاجات ودعمتها. ردت الحكومة بالغاز المسيل للدموع وبالضرب وبالذخيرة الحية. بعض التقارير تشير إلى أن عدد القتلى قد يصل إلى عدة مئات. زانا حركت كان بينها نيدن ولي أو حدث حدود وأسايش اشتكنتان بيني حتما باشا ئیتر خۆت نەدەی بەگیرە زانەوە من تۆ بە خاترەوەی تە بە تۆوا پەرمۆدیتەوەت پێژم ئەمڕۆ ئێمە هاتوین ئەمە برجەکەکەی تەتەیە ئێران ئەو دیویش ئەمیا پێڵێن ملەی کاوەزرۆ ئەمەش کاکەزانایە لە شارە جوانەکەی مەریوان ئەمەش کە ئەیبینن ئەمەش سنووری ئێران و عێراقە. الرحلة خطيرة. إن رصدهما حرس الحدود الإيراني فقد يتم إطلاق النار عليهما، وإذا قبض عليهما فسيواجهان السجن وحتى عقوبة الإعدام. بعد يومين نجح أخيرا في العبور. حرب شوينك هاتي نولا غرب ناكولبا كلن يمزاري كاز ليونا شو دايسه هاتي نخوارو لولا نيرو إيران هاتبو خوار اللي بجدركيو بچراقو ماني تروشتو أقرها إيوا فعلا اللي رد منه وبخاطري وزيتي كورونا ئەوەش کە پێشاتووە بەرحەڵ مدەتێک لێرە قەرەنتینە دەکرێن تا ئەوەی کە وەزیەت و شتەکە بەرحەڵ تێستی پزیشکی شتەکەتان جێبەجێ دەبێ و ئازمایشەکانتان تاوە بەرحەڵ هەموو مەراحەلی ئەوانە تێی دەکەن دوای ئەوە دەچم بۆ گوزینیش و لێەوە کاروبارتان دەست پێ دەکەن باش هاوڕێن وڵای باوەڕم نەیەکە ئارەزوومەوە بوو بێمە ئەمیا و شارە هەیە بە ئین کۆڵبەریە ئەو مەبوو تایەت. بعد أن فر من إيران يواجه الشابان الآن تحديا أكبر. أنا أعرف ذلك جيدا. هو سليمانية؟ لا والله. الوصول إلى مكان في الخارج وحيدا وبمستقبل غير واضح. هل لديهما العزيمة للانضمام إلى البشمركة
هل ستقبلهما كوميلا في صفوفها أم ستعتبرهما جاسوسين؟ ستكون الأسابيع القليلة القادمة اختباراً حقيقياً لشخصيتيهما. خبات بتخان بانكا. السلام عليكم. شوني ماشي بردانشة. چکاره بوی بلوی که بی بویره؟ کولبر بوی؟ تو لپادگانه لچی باشه که بوی؟ من لپیاده بو. لپیاده بوی؟ بله. خدمت هی جاش بیت؟ رفیق پشتم بیارم قینا که؟ رفیق خزم هر چیک بیت. ولام راسم پی بلا. راسم پی نلی زور بذاره تا بیت. تقول ناو من ناون. نه بقول خمان زانين بو أرشيوي خمان كيف كان جاش رفيق جاشي خدمات دانه ناي كنا بجاك أبو هاتو يسد دولت كرديسي وجا شوي فاميلي شيء يسد شيء كات شون جاش هاي هي دولت هي خلق كوجات هي بس حواله باتوي يعني والله من تاوش نبزع ما حوال برو حوال هنا مخبرها. كان الاجتماع يسير بشكل جيد على ما يبدو قبل أن يأخذ منعطفا مفاجئا. تو تود بوكرانات شو ولا؟ والله. بو. والله. راسي كي هاتم حل هنا أو راهاتم. راحت بمرتاحة. دود ليك إيش ما هو بريال مداوى برفيقك كم ك بروم داوي ودواوي. حتى هاك شتوي ها؟ والله كيش ما حزة كم برومو ناتوان. ئێمە بە زۆر ڕاد ناگرین پێشمەرگایەتی ئەمرێکی داوطەڵەبانەیە خوازیاری خۆتە نە بە زۆر کەس دێنین و نە بە زۆریش کەس ڕاگرین ئێمە لێرە تۆ ئەبێت 1 ساعت فرسەتت پێدم 1 ساعت فرسەتت پێدم خۆت یەکلایی بکەیتەوە زانەگیان سڵاو شۆنە باشی دانیشە فەرموو چەند ساڵتە منتە؟ هەژدە ما کەمێک ماوە ئێوە درۆت کردو تو هەژدە ساڵ بەکاس وتیان ژێر هەژدە ساڵ ناگرین شاید لەبەرەوە نەمگرن تەنام قژمژەش نامێنێ تەپوتۆز و شاق داخ و ئەم لەولای قبوڵێکەی؟ نەژم بیتاشۆ بوو لێرە ئازادی پۆشش هەیە توانی جل قژت چۆن حەزەکەی هینی کە بەڵامی تەمە لیباسی فۆرمەوە بێم لیباس فۆرمە لە بەرتاوێت بوو بەڵام بە یەکشتت پێ چەند شتێکی پێت بێژمە بە ڕایەتیکەی نابێت سوکایەتی بە هیچ کەسێک بکەی لێرە مەسەرەن بێژیەوە فڵان کەس بووە قسەیەکەوە فڵان کەس ڕەنگی پێسی وایە و هەمووی وەک تۆ خوشتیب نییەوە قەژە ڕەنکاتوەم لایە بتاشێتون باشە سوکایەتی بە کەس ناکەی نە بە هیچ نەتەوەیەک نە بە هیچ ڕەنگێک نە بە هیچ لە زاراوەیەکە قسەیەکەنەوەمانە کوردی زانی بنووسیت بخوێنیت؟ وڵا ئەخوێنمە کەمێکێتەوە بڵاو نازانی بنووسیت ئەوانەشت فێر دەکەین کوردی نووسین کوردی خوێندنەوە هەمووانت فێر دەکەین لە فێرگا باشە بێ بزانین کۆمەڵە سیاسەتی چۆنە پێشمەرگە تەنها ئەوە نییە چەکی بەدەسەوە بێت پێشمەرگای بێ ئاگاهی سیاسیشی لەسەرەوە بێ باشە ئەبێ بزانی بۆ شەڕەکەی بۆ مبارزەیەکەیت لەبەرەوە ئەو نەخۆشمان لە کۆمەڵە و لە پێشمەرگایەتی بە تەمانێکی تەمانم کەم بوو ئاتمێرە ئەبوو ئەژێت ئەروە خۆمانوتی درۆ بدەم کە وەرم گرن نەکا بنێرنەوە ئەوەی کە ڕێک بووتت هەژدە زانیم لانی کەم چەند مانگێکت ماوە نا چەند مانگێک توانی هەر تا کاروبارەکە تەواو بێ و دەست پێ دەکات دەبی بە هەژدە وەڵا ناخۆشترین چ لەوەیە کە وەرم نەگرن بنێرنەوە ئەو کەسانەی کە دێن بۆ ئێرە بۆ پێشمەرگایەتی بەڕاستی لە ئەو سیستمێکی کۆماری ئیسلامی هەم لە بواری پەروەردەوە هەم لە بواری کۆمەڵایەتی و هەم لە بواری ئابووریەوە کە نردوو لەو سیستما خەریکن ژیانەکان بەڕاستی هەمویان کەسایەتیایەکن کە ڕووخاون کۆمەڵە هەوڵەدات کە لێرە ئەو شوناسیان بۆ بگەڕێنێتەوە لە بواری ڕەوانیەوە دووبارە بیان گەێنێتەوە بە ئارامشێک لە باری کۆمەڵایەتی و کاراکتریان پێدا شخصیەتیان پێدا زۆربیان مەسەلەن کارهایەکیان کردووە کە ڕۆژێک لە خەونیشیانە نەبووە کە ئەو کارە بکەم زۆربەی هەرە زۆریشیان پێشمەرگەی زۆر ئازایان لێ
دروسە بێت. مع قرار آرام العودة إلى إيران أصبح زان لوحده الآن. اسمه كردي، ولو لم يكن كذلك فسيمنح الفرصة لتغييره كجزء من هويته الجديدة. هذه هي زيارتي الأولى إلى قاعدة كوملا. إنها تحيي لدي ذكريات الصبا. كوملا كانت تدعم جماعة المقاومة ضد صدام التي كان والدي ينتمي إليها. الآن وبعد عدة سنوات أريد أن أعرف من هم حقا. التقيت بمجموعة عبرت مؤخرا من إيران وهم يشرعون للتو في تدريباتهم. والندوري بانجوازي لشكري خلقان وكار هم الله يخوتانوا هاوڕێیان ئێوە قۆناغی گوزنیشتان تەکاو کردوواتونەتە قۆناغی پەزیرشەوە بۆیە لە پەزیرشە قانون و زاوابەتێکی تایبەت بەخۆی هەیە لە چەند شتی کورد پێکدێک ئەوانە ئێوە بۆ تەعاملکردن کە لە محەوەتەی پەزیرشە و لەگەڵ تەعاملکردن لەگەڵ ئەو پێشمەرگانە کە لە محەوەتە هەن ئەبێ بە هەمانگی ئێمە لەگەڵ ئەوانە تەعامل بکەن تاکوونەوە بتوانن پەروەندەکانتان تەکمیل بێت و بچنە قۆناغی ئاموزشەوە. سپاس. استوى زور گورج ئەبێ گورج دەست بەری بۆ تفەنگەکەت لاشکۆ فقط زوو دەستی بۆ بەری ئەگەر کەوتیت بەکەمین ئەدەی. كوملا تقول إنها تقاتل من أجل أن تصبح إيران بلدا يعامل جميع مواطنيه على قدم المساواة. لقد كانت من أوائل المجموعات الكردية التي رحبت بالنساء في صفوفها وسلحتهن. خديارة همومان دايكمان هي باوكمان هي أقلمان هي وأنامان هي ودرونيا لشورش خبات ومبارزات جا توزي محدود تري توزي يست لبشي ورقردنو لبشي فيرقا وأنا رفيقاني إما هنا دخيلا لموبايل ولا لوانا لتليفون وأنا مقر بده روج جاري. أجين واحدة من المجندات الجديدات، وهي تعاني رهاب المرتفعات إضافة إلى الإجهاد البدني جراء التدريبات. من بۆ خۆم شخصان دوێنە شەو تا ساعت 5 بەیانی نگەهبانی ڕاوستا بووم لە دوای ئەوەی شەو کە هاتین بۆ شاخ و ئەو تەمرینانەمان هەیە خاستە یان ناخاستەوە فشاری جسمانی تێتە سەرمان و ئێستش ئاساییە ئەو شتە تازە خەریکین پێ عادەتەکەین. لەبەر ئەوانەیە ئەمن بۆ خۆم زیاتر سرم لە کتێب و خوێندواری و ئەو شتانە بوو. ئێستا ئەبێ خۆم لەگەڵ ئەو شرایطە ڕابێنم. زۆر عالیە زۆر عالیە گۆشتری کەرەوە دەی لە نەفەری سامەکە و گورجی کاتەوە. ئەمن بۆ خۆم لەگەڵ براکەمان ڕۆژان لە ئێرانەوە لە شاری سنە هاتوین و زۆر پێم خۆشە چۆن تەمەنی ئەو ئێستا 20 ساڵە. من خۆشکەم چەند ساڵ بوو کە تەشکیلاتی کۆمەڵە بوو بەڵام من بۆ خۆم تەشکیلاتی نەبووم فقط بیر و باوەڕی خۆم بوو و تبقی سەرکوبەلێکی لە سەرما بوو و هەتاوەی کە بینم مەسەڵەن ئیسە چەند ناتوانم لغاتی کوردی بە دروستی بێژم سەرکوبگەلێک کە بوو نەمەتوانی ئازادی بەیانم بێت هەتا ئازادی ئەفکاریژ نەبوو یانێ وایان لێت کردو بوو کە من بۆ خۆم پازجا دەترسیام کرد لە لای خۆم و بەلای خۆم و بیر بکەمەوە. سرعتی ئەمەڵێت و لەگەڵ چرکەیک تەقاک فیشک ئەتو بێخەیاڵ ڕا ئەڕۆیتە ڕیا ئەمە شەڕێک لە عادی ئەگە چەکیژت لە حاڵەتی ئەمنیەتا بوو زامن بوو دەستی لێوە ئەدەیت و دوورێ دێت و دانیشی بۆ حاڵەتی تەقاکردن و نیشانەگیری حاڵی بوون ئەبێ لەوانە فێر بن. خەریکی خوێندەواری بووم قەڵەم بەدەست بووم بەڵام مەجبور بووم لە شاخ و کێوەگان ڕەت بم برسێتی کێشم سەختی کێشم ئیشێکە بینە بەجێگی قەڵەم ئەبێ چەک بەدەست بگرم. هیچ کام لە ئێمە بە خۆشی و چەکمان بەدەست نەگرت. هیچ کام لە ئێمە نەچوین بۆ شەڕ ئێمە بوو دفاع ئەم چەکەمان لەدەست گرتووە.
ئەجین ئەمڕۆ ئەومە نەخۆش بووم زۆر ئێشم بوو نەگیریای تەنها خۆشم بووم لە ماڵە هیچکە نییە بەدەمەوە تمەژینیش چووە تەنها خۆم ناوە هەرنەوە فکرتا بووم بەیان چون بکەنەوە ئاوتیکە شاخەشاکە لەسەرەوە کە قەتڵگا هەڵستا ئاوتیکە نیشانەکەم ئیتر خراپترین شوێنێکە کە ئەگەر پێشمەرگەیە کەسێک لێ نەگیرکەوێ احتماڵی 95% شکستە من بە خاتریەوە ئێرانم جێش حەزم ناکرد ئزدواجکەم لێنا زۆر هەیە لە ئێرانە کە مەسەڵەن حەقی ئەخوان حتا کەسێکە من ئەیناسم شوەکەی لێ ئەدا ئەچێتەوە بۆ ماڵ باوکیژە حتمما کارێکت کردەوە کە شوەکەت لێداوە لەوانە کچ هەیە ئەسەن حەقی ئەوەی نییە وەلێ هەمیشە کە ڕەفێقەکانم ئەدی من بە خاتری خۆم نەهاتوم بە خاتری ئەو ڕەفێقانمە هاتومە کە بتوانم ڕۆژێ ئەو ڕەفێقانمە ئازاد بن ئەلۆ سڵاو لێ بچۆنی ئەتوانم دێم ببم بە پێشمەرگە حەزەکەی بێ پێشمەرگایەتی بکەی ئەرێ تەسمیمیشی یەک ڕاو گرتووە کە ئیتر بێتە ئێرە نەگەڕێیتەوە بەڵێ 100% باشە هاتنەکەت دەسەر چییە بۆچی دەلیلی چیە زیاتراتوی کۆمەڵە هەڵبژاردووە کە بی بۆ ئێرە بەڕاستی لێرە زندگیم بۆ ناکرێت زندگیم زۆر ناخۆشە گەر لێرە بمێنمەوە خۆمە کوژم دەی باشە حتمما پەیوەندی و پێوەکەم و کاتێکی خۆش زانی و خەڵکە چنێکی جا لە فشارە تماشاکەەوە لە عەرزی سعاتە 6 کەس 7 کەس پەیامی داناوە پیان خۆشە بێن بۆ پێشمەرگایەتی و بە زەلالەت هات بەدەست جمهوری ئیسلامیشەوە و فشاری هاوردە بۆ کچ و کوڕانە. يقول هيمن إنهم يرفضون المئات من المجندين المحتملين وليس مستغربا أن وجود كوملا يخلق توترا مع طهران التي وصفت الجماعة بأنها إرهابية. حكومة إقليم كردستان تراقبهم عن كثب لكنها تعتبرهم أيضا جزءا من النضال الأوسع من أجل الاستقلال الكردي. لدوري ساڵی 2000 ئەوانەوە بووە بەشی تەشکیلاتی نهێنی و کاری ڕێخستن و کاری نهێنی ئەوانما کردو ئەوش بە تەوەسط چەند کەسێک لە فامیل و قەوم و ئەوانەی خۆم کە پەیوەندی ئەموو لەگەڵ کۆمەڵە و ژێر بەژێر و سێ مانگ جارێک تقریب بە تقریب بەتانم بڵێم سێ مانگ جارێک گروپێکی 30 کەسی دا 35 کەسی دەورەیەکی سەرەتایی لە کاری فێرکاری و فێرکردنی لە فێرگە کاری نظامی و سیاسی ئەمە دەست پێکەین. من فیشەکێک کە تەقنم ئێوە ئەبێ زۆر بە جدیەت و بە کارێکی باشەوە. بالنسبة لي يبدو هذا كتدريب لحرب العصابات، لكن كوملا تقول إن السلاح يعطي انطباعا خاطئا وأنه فقط للدفاع عن النفس، وتؤكد أنها أنهت العمل العسكري ضد إيران منذ قرابة 20 عاما. إصلاحات تیربار بکەیسیە بۆ شەڕێکی دوور و شەڕێکی قورسە بۆ پشتیبانیکردن لە دەستەیەک و هێزێکە. ئێکاک مەولوم ئێمە چەکدارەوە بین هەرە و ڕەخت و حەمای لە ئانەوە پێمان یا کلاش جدید چۆنە؟ ناوەڵە کلاشکۆفی جوانتان پێدەن مەغزەنی تازە و پاک و جوانتر تاقم و خشاب و ڕەخت و ئەوانەی هەر بە شەرەیەتر 150 فیشەکیاپی ناکرێت دوودانە لەو فیشەکانەوە قەرارە بیان پێمان دوای چەکداری ئێستا بیان پێمان فیشەکێکتان لە دەست دەرچێ یا یەکێکتان بریندارکەن و یەکێکتان لێ زەخمارکەن فکریەت و ئەوانەتان تۆزێ جاری وا پێتان هینوێت پێتان سەخت بێ بوو دووری بنەماڵە. التدريب بأسلوب كوملا صعب جسديا وذهنيا. على المجندين أن يتقاسموا مناوبات الحراسة على مدار الساعة. هناك القليل فقط من الوقت لحياتهم الشخصية.
خۆشەویستی قەدەغەنە لێرە وەڵڵا تا پێشمەرگە نەبین و دوای چەکداری دوایەوە وایەگەێنن کە یەکترینیان خۆشگەرەکەیان ژیانی پێشمەرگایەتی کێشەی های خۆی هەیە دژواری های خۆی هەیە بەس ئەمن لە ئێستا لەگەڵ براکەمە هیچ جیاوازیکم نییە ئێمە وەکو یەکین شتایەک لە نێوی ئێرانە با بووە کە هیچ فەرهەنگی ئێمە نییە کە ئەبێ کچێک لە 9 ساڵیە بێت یا لە تەمەنی زۆر کەمە بدرێ بە شوو دەست بە ژیانێک بکاکە بۆ تەمەنی ئەو باش نییە من قبلەن بەیان گیان لە ئێرانە بمەوتی خۆش هەڵاتە ڕۆژێ دووجار و سێجار دووشمە کرد ساعت چەنە نیم ساعتێ وەختمانە زووک ڕۆژ شنەکە هەر لەجێ دەداکە و کێشە میخوانە وەختیەکە بەیان سەرمانە بەیان بەیان هەڵ زیش لاغەرەوە بووە ئیتر هێنە خۆمان نییە ئێرە سەختی کارفەتی سازماندهی نانان یا ماڵە دەمەنیایەتی نەوەکانی ئەوە نامێت کام سەختیشە نەکێشین لە خۆرەوە بە هیچە قەنەعەت ناکەن بەسیە بەیان گیان ئاخر جار کەیتەک ماڵە قسە کرد 2 هەفتە لەمەوە بەر بیردای کۆناکەی فرا ئەی سامی فرا هەریگە دڵم بۆیان دەرتێ قسەی چێە کردێت هیچێ ئەیدە لەم ئەوڵە سەختی خات سەختی هەزۆ لەیتر دوایی وانە ئەژین گیان ئەیستە دایکم واتایە دایکم قژمی پەلکا کرد زۆر بیریم کردەسەوە ئەژین ئەو نەدەزانم کە هەمیشە ئەمە جێگەی ئێمە نییە ئێمە ئیسا کۆمەڵە مەجبور بە ئوردوگانشینی بەڵام ئەو شتە تێپەڕاوێت بە بلەخەرە یایماچینەوە بۆ ڕۆژهەڵات بیریان دەکەم واقعان ئەو بوو خۆشکەزا بوشکمە بوو ئاخر نەفەرکە لێ خواابزیکەم شتێک ئاسایش دوارە بۆ سە ئارزوو بوو مەسەڵەن یەک جارترەوە خۆشکەزامە ماچیکە ئەو مبارزێکیەکەم ئۆزەیەکی وەک ئەو نەسکە لێ ئەو داخل بتوانن بە ئاسایی و زیندگی بکەن جبال زاغروس هي الحدود الفاصلة بين شمال العراق وإيران. بالنسبة للبشمركة هي حماية وليست حاجزا أثناء أداء مهامهم السرية. في القرى الكردية الإيرانية يدعم المقاتلون شبكتهم السرية وينشرون الوعي من خلالها. إنه عمل خطير، إن رصدتهم القوات الإيرانية فسوف تطلق النار عليهم. چوونی ئێمە دیارە ئەڕۆین بوو لە سنوورێکە و بۆ سنوورێتر دیارە بەو جۆرە بەڵێ ترس هەیە و من هەر جارێکیش ئەڕۆم هەستیش بەواکەمە گەر نەگەڕێمەوە بۆ خۆمیش بۆم بەسەرما هاتووە و ڕەفیقانی زۆریشم لەلام شەهید بوون و ئێمە چەند پێشمەرگەی بووین 12 پێشمەرگە بووین تقریبان تێکەڵبوونێکمان بوو لەگەڵ جاش و پاستار و ئەوانە ئەو بریندارمان بوو دانە و دوانێ بریندارمان بوو
کوڕێکی زۆر خوێن شیرین و خوێن گەرم و کوڕێکی زۆر ئازا و وەکو برایەکی ئەووا بووم وەکو برایەکی گەورە بوو بۆ خۆم زۆر بەلای منەوە خەمێکی قورس و ناخۆش و شتێکی دڵ تەزیێن بوو بەڕاستی ئەوە قەدم لە بیر ناڕوات بڵێم 5-6 متر 6 متر لە یەک دوور بین ئەو کاتێک کە برین لێ درا و بەدەستی ناپاکی ئەو جاشانە کە ئەو شەید بوو من پەلامارێکم لەسەر جنازەکەی و مەیتەکەیژی دا بەڕاستی بەڵام دوایەوە هیچێ نەکرا کە ئەو شەید بوو تازە ئەوەندەی فیشک پێ و نرابوو ئەخڵ بۆی ناچوو سیوەی جەماڵت بیمە بمەخشەوە جوانیەکەت بمەخشەوە جوانیەکەت دڵم بیا خۆڵە کۆی ڕۆڵێ ئێمە لە ناو خاکی خۆمان لەبینەچێت ئێمە چەکمان فقط لەبەر دفاع لەدەست کردووە من ئیسا پێم خۆش نەبوو لە جێ و چەکە بەدەستم بێ قەڵم بەدەستمەوە بێ خوێندەواری بکەم مە ئەجبارە لەسەر دیاکۆ ڕاژان سێترم دانشگایشی خوێندا بەڵێتر مەجبور بوو بەخاطر ئەوەی کە من هاتم ئەبێت سیاسەتی جمهوری ئیسلامی کاری کردێ کە وان نابێت وەگەرنە ئەبێت ئەوە نیە بژی هیچ وەخت نابێت کی پێخۆش نیە لە سنی 17 ساڵێکی لە دەبیرستانێ بێت بعد بڕوادە دانشگا بە ماشینی لە ماڵی باوکی بڕوا بۆ دانشگایە هەرەوە کە دێژین زانکۆ لە کافێکە کافێکە قاوەی بخوات لەسەر دەرسی ریاضی قسە بکات ئێمە بۆ پێمان خۆشە بچینەوە شاخە نازانم بۆ ئەبێ ئێمە تەمرینی فیشک بکەین من لە تارانە تەزاوراتم دی لە مەیدان ئەنقلاب تارانە ڕەفیقی خۆم لە بەرچاوی خۆم کوژرا ئێمە چی مردم هاتن برسین ئێمە حەقی خۆمان گەرەک فیشەکی دریان ناو سەریان يحتاج بعض المجندين إلى دروس في اللغة الكردية، فهي لا تدرس في المدارس الإيرانية. لذا حين كانت أجين تكتب الشعر كانت تكتبه بالفارسية. هاوران ئەو شێرە پێشکەشەکەم بە تەواوی ژنان یکی دیگر از کبوتران دارد می سپارد جان او نیز حرفهایش نیامد بر زبان خفه کردن کچێک بوو کە سەلەفیەکان ئەو ساڵە لەسەر ئەوەی کە خۆشەویستێکی مسلمانی بوو کوشتیان جمهوری ئیسلامی لەناو خۆدێ مادەی ئەساسی مادەی قانونەکەی حەق ئاتیانە یەکدانە کەنیشک ئەگە بەدەست باوک و هاوسەر و برا و تایفەی باوکی بکوژرێت جزوێ قەتلە ئەمد مەحسوب ناوێت ساڵ 2005 تا 2015 بیش از 500 مورد قتل ناموسی علنی اتفاق کەفکە لە مەناتقێمە من هەر ڕەفیق خۆم بوو کە شەو نۆرۆز وەختە چوون بەسەر جنازەکەی وتیان کە سەکتەی کردە فرەقسس کەنیشکێک لە سنێ 21-22 ساڵگی سەکتەکات تو نه خواهری نه مادری نه دختری تو زنی و با من همسنگری ئەمن زۆر پێشتر لەگەڵ خۆما بڕیارمدا بوو کە مبارزە بکەم مبارزەکەم بە نووسین و شان و دەست پێ کرده بوو تەرەفی حراست و ئەو شتانە و تەزەکۆرم پێدرا ئێمە لە تەواوی ئەو شتانە کە حەقی خۆمان بوو حەقی یەکدانە ئینسان بوو مەحروم بوون هەتا خوێندن بە زمانی دایکیمان یان قسەکردن ئەو شتانە کە حەقی خۆمانە داواکاری لێ بکەین پێویستیان بەوە بوو کە دەنگمان هەڵنێت دەنگمان بخوژێنەوە چنان که نور سایه ها را میراند ئەوڕانە و کاتەتان باش و ماندوو نەبن ئێمە ئەوڕۆ کمیسیۆنی نیزامی و سکرتاریەت کۆبوونەوەیەکمان کرد لەسەر سازماندەی و ڕێخستنی ئێوە ڕاستە ئێستا لە فێرگەوە تەرخیص کراون بەڵام بوون بە پێشمەرگە بەڵام ئەژین و ئەوین ڕێکدەخرێن لە بەشی هاوکارانی ناوەندی ڕاگەاندن بەڵام بەخەکەتان دابەش دەبن بەسەر پاگاکان و ئوردوگاکانی دیکەدا ترە و شەوشەوی ئاخرتانە و لەگەڵ یەکتر دەبن و ئیتر لەتان معلوم دەوێبانی دەچن بۆچوو
هەموو کەسوە هەموو شتێکم جێ هێشت ڕووسە بە خاترێوە نەبوو خاتر کۆمەڵە بوو بێت دڵخۆشی بووم کە ئێوە هەم بەلامەوە ناڕەحەتیگم بێت دڵتەنیگم بێت ماوەیکە ئێوە توانن مەسەڵەن دڵداری بەناوان بەلامەوە دوو ڕۆژ لێمە قەرای بچینم بۆ جۆلا ساشاکە ساشای پیشتەرۆکە ساشای پیشتەرۆکە دێ ڕاژان ئەزیزترین و خۆشەویستترین فەردی زندگی منە من تەنیا ئەوەندەم لە دەستێت کە لەسەر بڕیارێکمان لەگەڵ یا قسە بکەم و ڕۆژ بە ڕۆژ دڵداری ئەو بدەمەوە کە بتوانێت لە ئەو ڕێگە کە هەنگاوی لەسەری هەڵبردووە محکەمتر بێستێتەوە. بعد 3 أشهر من التدريب أصبح راجان وأجين وبيان الآن من البشمركة وبعضوية كاملة في كوملا، والآن هناك تحدي جديد. نەخۆشیک بەناو کۆرۆنا هاتووە کە بەڕاستی زۆر مەترسیدارە و شتێکی زۆر خراپ و خەتەرناکە. توقفت كوملا عن التجنيد وأصبح المخيم مغلقا أمام الغرباء. لم أكن أعرف متى سأتمكن من العودة. وەرناگری بۆ پێشمەرگایەتی. غير فيروس كورونا كل شيء في لندن أيضا. عندما انتهى الإغلاق سمعت أن عبد الله مهتدي موجود في المدينة، إنه زعيم كوملا. سألته من الذي كان يمول هذه الجماعة؟ ئێمە ژیانمان سادەیە ڕنگ بێ دی بێت تانیا هەر کەس نەیدی بێ خۆی دەتوانێت بیبینێ، بەڵام ئێمە بە یارمەتی ئەموو ئەو بەڕێ دەچین. سەرچاوەیەکی گەورەی ماڵی بە تایبەتی سەرچاوەیەکی جیهانی نییە بۆ ئێمە. ئێمە بەستراوینەوە بە خەڵکەکەی خۆمان و بە بارودۆخی ئەوێ و ئەگە شتێک پەیداکەین لەوێ پەیدا دەکەین. أردت أن أعرف أيضا ما إذا كانت كوملا حزبا سياسيا مسلحا فقط للحماية الذاتية أم أنها مجموعة حرب عصابات تنتظر فرصة للهجوم. ئەوە زۆرتر دەگەڕێتەوە بۆ سەر بارودۆخ. من ئێستا ناتوانم لەو بارەیەوە هیچ بڵێم، بەڵام یەک شت دەڵێم، پێشمەرگە لە سەردەمی مقاومەتدا مقاومەت و بەرگری دەکا، هێزی بەرگری کارە لە کورد و پێناسەکەی و مافەکانی. داعشێک هێرش دەکا ئەو وەختە لە هەموو کوردستان ئەمان دیفاع دەکەن و داکۆچی لە خاک و لە نیشتمانی کورد دەکەن. لم يكن من السهل على كوملا الانضمام إلى القتال ضد داعش، فقد كانت السلطات الكردية العراقية حليفة لإيران، ولم ترحب بعروض المساعدة من جماعة تعتبر طهران عدوا قاتلا. اليوم تعمل كوملا على تأمين الاعتراف الدولي، وبات لديها حاليا مكتب في العاصمة الأمريكية واشنطن. وهێزێکی مەسئولە بۆیە هەموو دنیای ڕۆژاوە هاوکاری لەگەڵ دەکا، بۆیە ئەمریکا هاوکاری لەگەڵ دەکا. سمح لي بالعودة إلى المخيم في يوليو تموز.
كان يبدو في حاجة ماسة إلى التنظيف، والأخطر من ذلك أن إيران كانت تشن هجمات بطائرات دون طيار على قواعد كوملا، كما روت لي أجين. ئێمە مەجبور کەفتین کە ئوردوگا خاڵیکەین بەگشتی و لە شاخا بخەوین ماوەی تقریبەن 10 ڕۆژ هەر ماڵ و ئەوانەمان هەموو بەجێ هیچ تەنیا کۆپاتۆڵەکانمان لەبەرمان بوو و چەکەکانی بەسەرشانمانەوە ترسی کە ئێمە بەڕاستی من بۆ خۆم نەترسام چۆن شتێکە کە بۆ ئەوە هاتین ئەمە بۆ شەڕ هاتوون بەس دەبێ خۆمانش بپارێزین لە ئەو هەڕەشانە لە ئەو ترسانە یا مەترسیایی کە تێکە سەرمانە. چەند نەفەر؟ 4 وەختی هاتمە خوارە چوون بۆ لای کار دەڵانوتی ئاشپەزخانە زۆر تاجبم کرد چۆن ئاشپەزخانە شوێنێکە کە لە ماڵی باوکیشم ئەمتوانی ئەو کارەکەم هەرچەند نەمە کرد ئەحساسمە کرد کە لیسانسی حەساوداریم ئەمەنە بەشی ماڵیەوە ئەوەڵ ڕۆژ کە چوومە ناو ئاشپەزخانە زۆر ناڕەحەت بووم. ئەوە بوو وەسایلی ئەعلامی و شتەکە پێتم و وتم ئیمشەوەی گەینمە و شوێنەکەی پارەکە خۆت بچۆ لەوێ هەڵی بگرە و کار و شتەکەی بکە ببوونەی ئەو 26 ڕێبندانەوەمان و تە کاوڕێیانی دیکادا بەشکە بە ملیانە و خۆتکوی بە باشەزانی کاروباری خۆتان بکەنەوە. هيمن ينظم مظاهرات في إيران. بالإضافة إلى تحدي السلطات فإنهم يهدفون إلى رفع مستوى وعي الناس بشأن كوملا. ئەو تەلەفۆنەوە هاوڕێیانی بەشی ناوخۆی مەبوو لە ناوخۆی وڵاتە لە ڕۆژەڵاتەوەنی تەنزیماتی ناوخۆن بۆ کار و بۆنەکانی کۆمەڵە و ڕۆژە ڕسمیەکانی کۆمەڵە و ڕۆژانە کە کاریوانە کاری ڕێخستنیەکە لە ناوخۆمانە ئەوەی کە خەڵکی خۆمان لە ناوخوا جێگەی دڵخۆشی خەڵکی خۆمانە قەتعان ئەگەر بگیرێن ئەو پەڕی لە زیندانی لە 10 ساڵ بەرەوبان زیندان بگرە زیندانی ئەبەد بگورە سێدارەدان. راجان تلقى تدريبا طبيا أوليا وهو يعمل الآن في عيادة المخيم. ئەوە بەلای من زۆر خۆشترە لە کارێکی نظامی بەخاطرە واقع نایسە ڕۆحیەم زۆر باشترە تۆ بچی بە شۆن عەلاقەمەندی خۆتە قەتعەن خۆشحاڵی نیسە ڕازیم لە کارم ڕازیم لە ئۆرگانە لەوەی کە توام خزمەتێک بکەم حاڵەت سفرا خوشتە دیژێن کەمێ ئەوەش ئاپانتی زۆبێت ئەژمە دادە حەنیفە ناو بنووسێ حتممە سونوگرافیک بە چۆبێت ئاپانتی زوو بێوەشی ئەمەشینە بێپم بۆ ئێشەکەی کە کەم بێتە. رغم المخاطر يواصل عملاء هيمن السريون أنشطتهم في إيران. ئەوەی کە لە ڤیدیۆکانە نردویانە بۆم هاوڕێیانی ناوخۆ کاری تەبلیغیەکانی خۆیان شتێکی منەوەرێکە کە بۆ مەراسماتی تایبەت بەڕێ و بەندایان وەشێ شەوقێکی تایبەت یانی نیشانەی خۆشی دەربڕینە بۆ ڕۆژە چون دایانە و هەموو شار لە نقطەیەکی شارە کە دایان هەموو شار چاوی لێتی لە هەموو دێهاتەکانی منتەقا بە تایبەتی لە هەموو شارەکانە بۆ بەردرگای ماڵەکانە هەموو تراکتی کۆمەڵیاندا کوتیەوە زۆر زۆر جێگەی دڵخۆشیە بۆ منەوەە حسابی جمهوری ئیسلامیان بێزار کردووە بۆ کارانیانە هەموو خەڵکی شار بە تایبەتی شلوکێکی تایبەت بە خۆی هەیە ملیتاریزە کراوە هێزێکی زۆر لەو جاش و پاسدارانە ڕژاونەکە ناو شارەکان ئەوە کە هاوڕێیانش توانیوانە بە موفەقیەت کارێکی وا بکەن زۆر زۆر دڵخۆش مەکات تایبەتمەندیەکی هەیە تایبەتی هەیە بۆ خەڵکی ڕۆژەڵات ئەو جۆرە کارانە. كوملا تصور مقاطع فيديو عن تلك الأحداث وتنشرها على وسائل التواصل الاجتماعي. في نوفمبر تشرين الثاني
قمت بزيارتي الأخيرة إلى كومالا. كانت الموجة الثانية من فيروس كورونا تجتاح العالم، لكن المجموعة كانت مجددا تستقبل المجندين الجدد. أخيرا سيتمكن زانا من بدء تدريبه. هاوڕێنم چەند هاوڕێژە پێمان و ئیزافە بوون ئەتیم بۆ لای خۆمان بۆیە چاویشتیان پێ بن و لەلایەن بن و ڕاهنماییان بکەن ناوڕێگە وشتەواتون بە مانوێتیان بڕوا و ئێرە ماڵی خۆمانە بۆ خۆمان کاسێتی بۆ خۆمان بۆ ئەو هاوڕێیان ترێکە دوای ئێمەتێت وەک گەنجاهاتینە سێرە کە لێران زندگیمان نەکرد و زندگیمان بوو بە هێچ هاتین لێرە ماڵێ دروستکەین بۆ خۆمان پێشمەرگاتی ئەوە نییە کە بێژی ئەسڵات پێوێ یا چەکی لە شانتاوێت ئەمان شێر بەشێ لەوەیە لێرە ئەوە فێر بووم کە مەساڵەن دەرس خوێندن ئەخلاق چۆن قسەکردن 50% لەوەیە ئەوەیە کە ئەخلاقت چۆن بێت ئەخلاق لە هەموو شتێ لێرە مهمترە کۆمەڵە لە سەرەتای دامەزراندنیەوە بەرامبەر بەم نەریت و کولتورە دواکەوتوانە ڕاوەستاوە. وجدت أن أجين لا تزال في وحدة الإعلام، وهي تعمل على إنجاز فيلم عن نساء كومالا. کۆمەڵە بە عنوان ئەوەڵین حزب کە بە شێوەیەکی ئەمەڵی ژنانی هێناوە ناو ڕێزی خەباتی چەکداریەوە. تەسمیمان کرد کە هەم بەخاتر ئەوەی کە بین نیشانی بین ئەو خەباتە لە 2020 هێشتا هەر بەردەوام ئەمێنێت و هەم کە ئارشیڤەکە زیینگەوکەنەوە. تم نقل بيان إلى نفس القسم. هذه وظيفة أرادتها منذ فترة طويلة. ولی لێرە زۆر ڕاحەتترێکم لێرە فێر زۆر شت ئەبم خەبەرە کوردیەکان بە فارسی ڕێژم داێنم لە ئاسۆی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات تیڤ تەلەگرام و ئینستاگرامەکەمان بەشەکانمان جیاس کە بەشی هەواڵمان هەیە هەواڵی کوردیە هەواڵی فارسیە ئەمن بۆ خۆم چۆن تەخەسوسەکەی خۆمکاری خۆم و بە تایبەت عەلاقەکەم لەسەر زەمینەی میدیا و ڕاگەیاندنە زۆرم پێخۆشە. لە ئەوڵ کاتمێرە سەختتر بوو تەنیا خۆم بووم بێتاقەتی بووم بێتاقەت خانەوادە بووم وەڵامی تر ماوەیەکام لێرە کەم عادی بۆسە بەلامە و ئەمە هاوڕیاناتون ئێتا عادیە بێتە بەلات و دەوڵە تەنیا بووم. الهروب من إيران بات أصعب من أي وقت مضى، وتتعرض السلطات في كردستان العراق لضغوط حتى تمنع كومالا من التجنيد. لەسەر مەرزەکان ئێرە هین ئێران بوو تەقەی کرد مەرزبانەکان بوون تەقەیان کرد لێمان ئەوژە ڕەگبار نەدانێن نەدوودانە کۆڵێ ئیتر دەرچوین فرە کەفتین دوایەوە ترسی ئێمە ئەوە بوو کە بکەفتێنە دەست مەسەڵەن معمول چونکە ئێمە 3 ڕۆژ لە ماڵە هاتووینە دەرەوە فۆری دانێ خانەوادەکان وەزەنیان داو کە ئەرێ لە ئەتلاعاتە هاتکنە شۆنمانە ئەگەر حتا بەرەوتەرەف عێراق فقط دەرچن چونکە کەفنەوە دەست ئێمە ئەو نەقیمە. هاوڕێیان بەخێر بێن هاوڕیان نیوە ڕێگەیەکتان هەڵبژاردووەوەی کە هاتوون بۆ پێشمەرگایەتی خێنەخە هەموو کەسێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژیانەکە هەست بە زوڵم و زۆرەیە کاشی ڕێگەی هەڵگرێویش ڕێگەی مبارزەکردنە مبارزەکردنیش بۆ ئینسانی کە ئەچەوسێتۆ لە تەرەفە و سیستمە داگیرکاری و حەقیەر ئینسانێکە کە بەرابەر ئەو زوڵم و داگیرکاریە هەست بە بەرپرسیارەتی بکات و بێت مبارزە بکە و ئێوەش تااقەت و سەر بتان بێت و بەخێراتتانەکەین بۆ مبارزەکردن و بەخێر بێن سەرچاو ژینوان نەبن بەخێر بن.
وڵای من زۆر خۆشحاڵمەوەی کاتونە تێرە ئارامویان ئابوو جۆرە بینم و هەریەک لە شارێک و بە زاراوەیەکی تایبەتواتەوە زۆر دڵخۆشم بە تایبەتی کە لێرە لە جلوبەرگی پێشمەرگانەیان بینم. سڵاتان لەوێ هاوڕێیان سڵاتان لەبێت ماندووش نەبن هاوڕێیان ئێمە لە بەشی ڕاگەیاندنی کۆمەڵۆ هاتووینەتە سەر کارێکی دیکۆمنتاریمان پێەیە ئەوەیە کە ئێوە یەک ساڵ دوای ئێمە هاتوونەتە دەرێت لە ئێران ئەوانەمان بۆکەن ئیسە گرانی زۆرە من 3 مانگ هاتوومە سێرە لەو 3 مانگە زۆر فەرقی کردە کە من هاتم دوای زۆر خۆشحاڵم من کە هەموو هاوڕێیانە بینم کە تازەی هاتوون و زۆر دڵخۆشیشم پێیان کە بۆ جۆرە دەیان بینم و خۆیان توانیوە بۆ جۆرە پەروەردە بکەن و باربێن. الوقت الذي قضيته مع كملة أظهر لي شيئا واحدا، أنها ليست مناسبة للجميع. من بين المجندين الذين التقيت بهم في كانون 2 يناير النصف فقط لا يزالون هنا، عاد بعضهم إلى إيران وتوجه البعض الآخر إلى أوروبا، حتى إن إحدى المجندات انتحرت. مع النواد چونکی کانێ ئاست و چەڵەمە زۆرە لە بەر پێ تا متمێنون کەسانە کە ماونەتەوە یەکێ لەو کەسانە کە توانیوانە تالان ئەو ڕۆحی مبارزاتیە لە خۆیان ڕابگرن و تا ئاستەتەوان بێنن. هەموو شتێکم بەدڵ نییە بەد قەت پەشیمانیم لەوەی کە هاتوو ئەگەرنا سەختی زۆرە ئێمە بکۆشین بۆ ئەوەی کە دنیایکی مۆدێرن بەدی بێنێ. خلال العام الماضي قمت ب5 زيارات إلى قاعدة تدريب كملة، والآن حان وقت المغادرة بالنسبة لي. لا أدري كيف سيكون أداء بيان وراجان وأجين. المنطقة ببساطة غير مستقرة للغاية، بحيث لا يمكن التنبؤ بأي شيء، لكن يمكنني أن أرى أنه رغم الصعوبات التي يواجهونها فقد وجدوا مسكنا وهدفا في الوقت الراهن على الأقل.